هەموو ساڵەمە ئەو شێوە فستیڤالەمان هەیە کە لە زۆر بەشی پێکاتووە و چاڵاکی قوتابیەکان لێرە نمایش دەکرێتن ئەو بەشانەی کە جەنابتان ئەوڕۆ بینیتان بەشی کولتوری کوردەواری خۆمانە بەشی ئینگلیزیە و بەشی کاری دەستە و بەشی شێوەکاریە و بەشی خواردنی کوردەواری کولتوری کەونەکانی خۆمانە بەشی زانستی ئەوەی کە لە قوتابخانە فێر بوون ئەو ڕۆدەیکەی هەروەها قوتابخانەکەشم زۆر خۆشەوێتن هیوای سەرکەوتنیان بۆ دەخواستم. ئەمە فستیڤالێکمان هەیە بە ناونیشانی هەرودە پێکردن هۆکارێک بۆ پێکەوەژیان و تەباوی یەکریزی گەلی کورد. ئێستا لە بەشی زانستی هیوادارم کە لە داهاتوو دەبێت بە پزیشک. اول دومی ویستاوالا تکن سا پاریزگاه دو که بشکداری هر چهار کلیژ پزشکی کلیژا پزشکی درمانسازی گل کلیژا پزشکی گل کلیژا پرستاری دومی ویستاوالا تکن پاریزگاه دو که آلمان جامعه جوی ویستاوالا اول پتر بیشتر کردن خلقی شلای تندرستی و پتر پیدان آموزگاری تندرستی بو خلقی ما هم حس کن آلمان هم پتر هیویدان شلان کرده تایبت و پتر لاین حکمت پتر پشتوانی آواز جورا اکتیو دابیده کردن هم بو خلقی ما باشه و هم بو خطابی ما باشه پتر اگر بیشتر خبرت مجالی ودا بواد درست. من ویره کلیجا تمریز ددانا و کلیجا پزشکی و درمانسازی ویره آماده بینه. هر یک شمال ویره کاری که جدارات بید امش 12 بشه پکتین بشه من که از خطابی درمانسازی هنوز دانیه ویره اف تشتد گرینگن کجار جارا بینه کرن و کی هوشیاری که تندرستی بدن خلکی و هر واسطه وقتی بیشی کد بلاشن گلک مثلا ده هند چند مثلا سحکنه باری تندرستی خو گلک نشته دزانن گلک ایشت لید در کون ویره که بصدفه کد بیشن ئێمە وەکو پەیمانگای کۆمتێی ڕانەی ناحکومی چوارەمین فیستیڤاڵمان کردەوە کە تایبەتە بە فیستیڤاڵی زانستی لە پەیمانگای کۆمتێی ڕانەی ناحکومی ئامانزدا کردنەوەی ئەو فیستیڤاڵە زیاتر پیشاندانی ئەو توانای خوێندکارانە کە ماوەیەک کە لە ماوەی خوێندنیاندا لە نێو چوار دیواری پەیمانگادا ماوەتەوە ئەمانەیە پیشانی دەرەوەی بدەین پیشانی بازاڕی بدەین. من ئەمڕۆ ئەوەیە کاردانەوەی قوتابیانە بۆ ئۆنلاین ئەوەیە کە بە شێوەی وێبسایت دروستمان کردووە کە لێرەدا مامۆستا دەتوانێت بە کۆدی تایبەت بەخۆی نمرەی کۆرسی یەکەم و دووەمین تەلەبە داخڵ بکە بەس کە داخڵی کرد ناتوانێت دووبارە دەستکاری دەرجەکان بکات تەنها لە بەشی ئەدمین نەبێت کە پەیجێکمان داناوە بۆ بەشی ئەدمین لەوێ دەتوانێت بەڕێوەبەر دەستکاری بکە هەروەها اختراز شتیش هەبوو تەلەبە چاکی بکە وە کۆدێکیشمان تایبەت کردووە بە یەک خوێندکار بۆ هەر 5 ساڵەکەی بەکەڵک دێ